نووسراوێکی شارەوانی سلێمانی لەسەر فرۆشتنی 7 قوتابخانەی کۆنی سلێمانی مشتومڕی زۆری بە شوێن خۆی داهێناوە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی نیگەرانە لە بڕیارەکە و بە هەنگاوێکی نایاسایی دەزانێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لیژنەی پرۆژە و پلان دەڵێت هەموو هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بۆ ڕاگررتنی ئەو کارە نایاسایی شارەوانی سلێمانی. دیارە لەلایەن سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە بە شێوەی مزایدە چەند قوتابخانە و چەند زەویەکی قوتابخانەکانی خسۆتە مزایدەوە لە پێناو فرۆشتنی ئەم قوتابخانانە. ئەمە سەرەتا کارێکی نایاساییە کە سەرۆکاتی شارەوانی سلێمانی کردوێتی ناتوانرێت بە هیچ شێوەیەک مڵکی دەوڵەت بفرۆشێت. فرۆشتنی ئەم قوتابخانانە لە کاتێکدایە کە ئێمە سەیرەکەین لە ناو شاری سلێمانی کێشەی قەیرانی بینای قوتابخانەمان هەیە، کێشەی دروستکردنی قوتابخانەمان هەیە، هەتا ئێستا لەلایەن خێرخوازانەوە قوتابخانە دروستەکرێت و حکومەت وازی لێناوە ئەم کەرتەی پشتگوێ خستووە. ئەمانە گرفتن ئەمەی شارەوانی کردوێتی کارێکی نایاساییە کردویانە. زۆر لایەنی پەیوەندیدار هاتوونەتە سەر خەت بە تایبەتی ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە هەموومانەوە دژی ئەم کارەوە ساوینەتەوە بە کارێکی نایاساییمان زانیوە و ئەم کارەمان لە ئێستادا ڕاگرتووە. شارەوانی لە ئێستادا بڕیارەکەی ڕاگرتووە، بەڵام هێشتا هەر چاوەڕێەکەین بە تەواوەتی هەڵوەشێتەوە، تا ئێستا هەڵی نەوەشاندوێتەوە بەڵام ڕاگیراوە. دەمانەوێت شارەوانی سلێمانی لەسەر فرۆشتنی ئەم 7 قوتابخانەیە قسەمان بۆ بکات. بەڕێوەبەری ڕاگەیاندنی شارەوانی سلێمانی لاری نەبوو لە قسەکردن لەسەر ئەم بابەتە، بەڵام ڕەتی کردەوە ئەم 7 قوتابخانەیە خراپ نەموزایدەوە بۆ فرۆشتن و ڕای دەگەێنێت کە بۆهتانیان بۆ کراوە و نیازی کاری لەم جۆرەیان نەبووە. دەشتێت تەنیا بڕیاری فرۆشتنی زەوی قوتابخانە تورکیەکە و ئامادەی سڵاحەدین هەبووە، بەڵام دوجار بڕیارەکە ڕاگیراوە. ئەوەی شاری سلێمانی ئەو 5 قوتابخانەی کە لە دوێنێەوە لە سۆشیال میدیاکانە بڵاوکراتەوە ئەسڵ و ئەساسی نییە دوورە لە ڕاستیەوە. ئاخۆ چەند کەسێک بۆ مەرامی خۆیان ئەجینا نەنووسراوی ئەنجومەنی وەزیران، نەنووسراوی وەزارەتی شارەوانی نەپەروەردا لەسەر ئەو 5 قوتابخانەی نیکەوە بفرۆشتێتەوە بە مەبەستی زیادکردنی ئاشکرا. من نتوانم بڵێم ناحەقی هەم بەرامبەر ئەنجومەنی وەزیران، بەرامبەر وەزارەتی شارەوانی، بەرامبەر وەزارەتی پەروەردا. حەزەکەم ئەم ڕاستیانە بگاتە هەم سۆشیال میدیاکان و هەم هاوڵاتیانی. تەنها 2 قوتابخانە هەیە کە قوتابخانەی سەلاحەدینی ئەیوبی پێڵێن لەگەڵ کۆلیجی سلێمانی کە یەکێکیان لە کاری زەوشکە ئیکەشان لەگەڵی تویمەلیکە، هەڵیشی ئەنجومەنی وەزیران هەبوو بەڕاوێژ لەگەڵ وەزارەتی پەروەردا لەگەڵ وەزارەتی شارەوانی کە ئەم 2 قوتابخانەیە بە مزایدە بفرۆشرێتەوە و بتوانرێت بە پالەکەی چەند قوتابخانەیەک کە دروستکرێ. بەڵام دواتر ئەوە بوو هەم وەزارەتی پەروەردا هەم ئەنجومەنی وەزیران لەم بڕیارە پەشیمان بوونەوە. ئەو قوتابخانانەی قسە لەسەر فرۆشتنیان بە زیادکردنی ئاشکرا کراوە دەوترێت بۆ مەبەستی بازرگانی زەویەکانیان تەرخان دەکرێت. لە کاتێکدا سلێمانی پێویستی بەدایان قوتابخانەی دیکە هەیە، چۆن دەکرێت بڕیاری فرۆشتنی ئەم قوتابخانانە بدرێت؟ ئێمە ئەگەردارین کە ئەو قوتابخانانە بڵین ئەوەی کە ڕاگەیەنراوە لە نووساوەکانە فعلەن 7 قوتابخانەیە و کۆمەڵەیە دیارە بەرپرس و بازرگانی لە پشتەوەیە ئانێ بە سعرێک و نرخێکی کەم تەخمینیکەن و بیکەن بە پرۆژی بازرگانی بۆ خۆیان. و على ئەساس وتراوە کە ئەمە لە مقابلی ئەمەیە ئەوان هەندێک قوتابخانەی نوێ ئەکەنەوە بۆ پەروەردا، بەڵام زۆربەی کات ئەو شان ڕاست دەرناچێت. ئەنها ئەوان دەستیان لە ئیشەکەی خۆیان گیر بێت بیکردن و بیفرۆشنەوە بۆ خۆیان بیکەن بە پرۆژی بازرگانی، دوایی پابەند نابن بۆ بڕەوەن کە ئەیەن. لەبەرەوە بەڕاستی ئێمە نیگەرانین لەو حاڵاتەوە، ئومێدوارین کە بە زووترین کات ئەو ئیشە ڕابگیرێت. لەسەر فرۆشتنی زەوی ئەم 7 قوتابخانەیە پەرلەمانتارێک و بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوورن لەسەر ئەوەی بڕیارێکی لەم جۆرە دراوە و شارەوانی نیازی فرۆشتنیانی هەبووە. شارەوانی سلێمانیش نوکۆڵی لێ دەکات، بەڵام دوجار کات ئەوە یەکلایی دەکاتەوە کام لایەنان لەسەر حەق بوون. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.